سڵاو لە هەموو هاوڕێیان چاوی هەمووتان ماچەکەم بەڕێزان ئێستا کاتی توولەک نییە لە دوای مانگی شەشەوە بۆی لە سەرەتاوە قسەکانمان ڕوون بێت بەڵام کاتێک کە تۆ ئەتەوێ زۆر لە هاوڕێیان ێستا لەم کاتا کێشەی ئەوان یاڵێ ئەگەر ئێمە بمانەوێ باڵندەکانمان چێتە قۆناغی توولەکەوە چۆن چێتە قۆناغی توولەکەەوە هەوڵ ئێم زۆر بە کورتی ئێمە زۆر باسی قۆناغی توولانکمان کردو لە ساڵەکانی پێشووە بەڕێزان قۆناغی توولەک ئەبێ بە خێوکەر یەک شت بزانێت توولەک مەبەستمانەوەیە کە ساڵانە جارێک پەڕەکەی ئەوەرێت ئەم باڵندەیە پەڕی نوێ لە جێگەی دروست ئەبێتەوە کە باڵندەکە هەموو باڵندەیەک ئەبێت لە ساڵێکا جارێک ئەم پەڕە بگۆڕێت بە شێوەیەکی تەندروست لە دوای مانگی شەشەوە لە کوردستان ئیتە 15 شەشە با بڵین گرنگ ئەوەیە کە دنیا گەرم ئەبێت بۆچی کە دنیا گەرم ئەبێت لەبەرەوەی ئەوە قۆناغی توولەک لە کاتێکایە کە دنیا بە تەواوەتی گەرم ئەبێت زۆر لە هاوڕێیان پرسیارەکەن چۆن باڵندەکانمان وا لێ بکەین بچێتە قۆناغی توولەکەوە بەڕێزان زۆر ئاسانە ئەمیژەر بە هەمان شێوەیە خۆراک طبعاً تێکەڵک ینی خۆراک بەگشتی بە خۆراکی تەواوکەرەوە زایدەن ڕووناچی زایدەن پلەی گەرمە ئەم سێ ئۆکارە هەرە گەڕێنەوە بۆ هەمان شت کە وەکاری سەرەکیە بۆی باڵندە چۆن خستومانەتە قۆناغی جووتکردنەوە چۆن ئەیخێنە قۆناغی با بڵێن پشووەوە ئاواش ئەیخێنە قۆناغی توولەکەوە چیمان پێویستە لە قۆناغی جووتکردنە باڵندەکان هەمووی بەیەکەون بڵین ئەفو جووتن دوو دامان ناون یعنی دوو نێرومەیەکمان بەیەکەوە داناوە ژوورەکە ئەوتومانە پلەی گەرما گونجاو بێت لە 16 پلە بۆ 21 بۆ 22 بە خێوکەری وایە لە کوردستان یعنی ئەمە کە هەڵەیە کە بەڕاستی دوای ئەمە لەوانێ بکێتە ناوی کە ئەوەیە لە 25 و 26 گەرمکەرەوەی بۆ دائەنێت ئەمەی ترەبێ خۆی چارەسەری ئەوە بکات گرنگ ئەوەیە بەلایانی کەمەوە پلەی گەرمە 6 بۆ 8 هەتا بەرزتر بێ باشترێکە ئەم باڵندەیە چێتە قۆناغی توولەکەوە ئەمە یەک دووەم ڕووناچی ڕۆژ بەرەو زیاتر درێژبوون ئەڕوات ڕۆژ بڵین ڕووناچی بەرەو درێژبوون ئەڕوا ئەم باڵندەیە لە بەرەوەی 3500 4000 پەڕ نوێ ئەکاتەوە پێویستی بە خۆراکێکی باشێ لە ڤیتامیناتەکان لە کانزاکان لە بە تایبەتی با بڵین بی کۆمپلێکسەکانی کە ئەوێت زایدەن تفتەکانی ئەوێت بۆچی بۆی پەڕەکانی بە جوانی بێتەوە پەڕەکانی بە سافی و بە تەندروست بێت ماسوولکەکانی بەهێز بێت ئێسقانی پتەو بێت لەبەرەوە لەم قۆناغا باشترین شت ئەبێ پلەی گەرما بەرز بێت ئەبێ لە شوێنێکادا بنرێت هەتاو لی بە بەڵام هەتاوی چ کاتێ هەتاوی بەیانیان لەگەڵ هەتاوی ئێواران چکە و دوو هەتاوە کە گەر بەڕاستە و خۆش لی با کێشینە بەڵام لە هەموو حاڵەتەکانە وا باشتێکە لە شوێنێکا بێ کە کاتێک کە هەز بە گەرمایەکە زۆر بەهێزە بێت شوێنێ سێبەری هەبێ بچێتە بەریانی قەفەزەکە نیوەی سێبەر بێت و نیوەی ئەوە بێت زایدەن ئەوەی کە گرنگە و کوتمان لە قۆناغی جووتبوونە یا ئامادەکاری ئەمە تەیرەکان بە تایبەتی یامیان نێرەکان بە تاک دایانەنین چونکە هەموو باڵندەکان لە 95 باڵندەکان بە جووتە بن یعنی مەبەستمەوەیە کە جووت ینی جووت دەبێت جیان کەم باڵندە هەیە کە بە شێوەی با بڵێن کۆمەڵ جووت ببێنی ئەوەی کە هەیە هەر جووتن بەڵام وەکو با بڵێن کۆمەڵ ینی هەمووی لێک شوێناکۆ ئەبنەوەکو زێبرافینش کە ئیبینین بۆ ئەوەی خۆیان بپارێزن بەڵام زیاتر هەمووی جووتە بێت کە جووتمانکردن ئەبێ پلەی گەرمای ژوور گونجاو بێت بەڵام کاتێک کە تۆ تەوێ بیخیتە قۆناغی توولەکەوە یەکەم شت پڕۆتین ئەگریتەوە زائیدەن ڤیتامین ئی لە نێرەکان ینی هەرچی محەفزێکەیە بۆ ئەوەی کە بەردەوام بێ بۆ جووت بن ئەیگریتەوە کە بە ڕاستەوخۆ بیێتێ لامووی گرنگتر نێر بەجیادا ئەنی مێ بەجیا ئەیخیتە ناو قەفەزێکەوە بەیەکەوە دایانێ لە شوێنێکا دایانێ بە ڕۆژ پلەی گەرما بەرز بێت بە شەو نزم بێت یعنی وای لێ بکەی مێشکی ئازی باتێ بڵێ تەواوی تر با بڵین پلەی گەرما جێگیر نییە پلەی گەرما بەرزە بێتەوە ئەبێ بچێتە قۆناغی توولەکەوە یعنی زۆر ئاسانە
مەبەستمان لەوەیە تۆ پلەی گەرما ئەبێ بیخیتە شوێنێکەوە لە دەرەوە چکە خۆمان ئەزانین بە ڕۆژ ئێستا ئیتە وردە وردە با بڵێن لە مانگی شەشەوە وای لێت بە تەواوەتی ڕۆژ زۆر گەرمە بێ پلەی گەرما لە سەر و 35ەوەیە زائیدەن بە شەو پلەی گەرمادا ئەبەزێت بۆ ئەم باڵندەیە مێشی ئازیات هێڵێ ئاگادار بە ماوەی شکیتە بە تەواوەتی دنیا گەرمە بێت ئەبێ بچێتە قۆناغی توولەکەوە. قۆناغی توولەکیش بەڕێزان گرنگ یعنی ئەگەر بە خێوکەرێ بیەوێ باڵندەیەک بە شێوەیەکی زانستی پەروەردە بکات ئەبێ لە قۆناغی ینی پێش قۆناغی توولەک بە چەند هەفتەیەک ئەم باڵندەیە ئامادە بکات بۆ ئەوەی بچێتە قۆناغی توولەکەوە ئەوەی پێویستە بییتێ دوای ئەوە چکە کێشەکە لەوایە بەڕێزان ئەگەر ئێستا برادری وا هەیەڵێ ئێمە ئەمڕۆ 94 لە ئێستەوە ئەوێ بخاتە قۆناغی توولەکەەوە تۆ بیری لێ بکەرەوە لە ئێستەوە بچێتە قۆناغی توولەکەەوە ینی مانگی 25 26 27 28 29 تەواو بێ 5 مانگ قۆناغی توولەک زۆرە خۆی 6 بۆ 8 هەفتە ئەبێ قۆناغی توولەک هەر ئەوەیە کە پڕ ئەگۆڕێت ینی حسابیکە لە 6 بۆ 8 هەفتە بە پڕە درێژەکانەوە ئەوەنەی ئەوێت بەڵام لەبەروی هەموو پەڕەکان بێکەوە ناوەرن هەتا دوو مانگ و نیویش ئاتوانین بڵین تا 3 مانگیش ئەگەر توولەک بە یەک جار چکە کێشەکە لەوایە بەڕێزان ئەگەر لە ئێستەوە بیخیتە قۆناغی توولەکەەوە لە ئێستەوە ئەو باڵندەیە لە 100 2 جار بۆ 3 جار توولەک ئەکات 2 جار بۆ 3 جار توولەک ئەکات یاخود دوای لێ لە مانگی هەشتا کە دنیا هەر زۆر گەرمە ئێشتا هەم توولەکەی لەوانەیە بەرەو پابوونەوە بڕوا بەڵام مێشێری ئازیات هێڵێت تۆ قۆناغی توولەکی جار هێشتا قۆناغی پشوو نهاتووە جارێکیکە پەرفرێتەوە ئەمە هەمووی زەرەر لە تەندروستی باڵندەکە ئەیات وا ئەکات ئەم باڵندەیە زیاد لە حەدی خۆی هیلاک ببێت ماندوو ئەبێت کێشەی بۆ دروستە بێت هۆرمۆناتی کاریگەری لێکات لەبەرەوە یەک جار بڕیاری خۆ بەی لە ئێستا بە خێوکەر ئەتوانێ چکە قۆناغی توولەکەەوە دەست پێ ئەکا بە خێوکەرێک کە باڵندەیەک بێ بە شێوەیەکی زانستی بە خێوی کالای خۆی لە ئێستەوە باڵندەکە و خۆت وا حسابکە لە مانگی شەش ئیتر لە 15 شەشایە لە 10 شەشایە لە 1 شەشایە گرنگ ئەوەیە لە مانگی شەشاتۆ بڕیاری ئەوە بی خۆی مانگی حەوت گرنگە مانگی حەوت چکە بە تەواوەتی دنیا گەرمە لە کوردستانیش جاری خۆمان ئەیزانین یعنی مانگی شەش ئێشتا بەو شێوەیە گەرم نییە لە مانگی 15 شەشەوە با بڵێن بیخیتە توولەکەوە 15 حەوت 15 8 15 9 3 مانگەکات لەو 3 مانگایتی وردە دنیا بەرەوەەوە چه شەو فێنکە بێت ینی لە چاو ڕۆژە دنیا خۆشترە بێت وای لێت ئەم باڵندەیە مێشکی با بڵێن ئۆتۆماتیەکەی ئیشەکات ئەچێتە بە شێوەیەکی تەندروست ئەچێتە قۆناغی پشووەوە دوای ئەوە ئەتوانی زۆر بە ئاسانی لە ماوەی 2 هەفتە بۆ 3 هەفتە دوای 2-3 مانگ کە پشووەکات بخیتە قۆناغی جوولبوونەوە بە تەواوەتی سوود لەم تەیرە ببینیت مەبەستمان لێرە ئەوەیە بەڕێزان قۆناغی توولەک زۆر ئاسانە کە باڵندە بیکەیتە ناوی بخیتە بابلین بیخیتە قۆناغی توولەکەوە وتکاشمان وایە ینی هەموو دەن و قەوسە دەن و گڕێکە تەیرە گەورەکانە هەمویان بەڕێزان یعنی تۆ بیر لەوە مەکەرەوە پشت بە میوە ببەستی یا بە سەوزە ببەستی سەوزە و میوە ئێمە لە هەموو قۆناغەکانە باسمان کردو کە ئەی بە باڵندە وەکو تەنەوە ئەیتێ وەکو تەنەوە خۆراکی تایبەتی خۆی هەیە خۆراکی تەندروست هەیە خۆراکی باش هەیە بۆ قۆناغی توولەک ئەو خواردنەی بەرێ بۆ 3 مانگە یعنی جووتێ تەیر هەر خۆی بکوژێت بەو 3 مانگە چیرۆیەک با بڵێن تێکەڵەی باش لەگەڵ چیلۆیە سریلاکی باشە ناخوا کە بە هەردووشی ئەگە کۆی کەیتەوە ناکاتە 20,000 با 20,000 نەبێت قەت ناکاتە 20,000 بە حیاتی ناکات چکە جووتێ تەیر بە 2 مانگ کیسێ سریلاک تەواوەکەن لەبەر ئەوە میوە لەگەڵ سەوزە ئەتوانی ڕۆژانە وکو تەنەوە بەکاری بێنیت ڕۆژی تۆزێکیان بۆدانی و تەنەوە پشت ببەستن بە کۆمەڵێ خواردن چکە کێشە لەوایە مەوتومانە میوە و سەوزە قەت وەکو پێویست ئەوەی ئەم باڵندەیە پێویستێتی بۆی پڕ ناکاتەوە ئەوەی کە پێویستێتی بۆیە زۆر جار خەڵک کێشەی هەیە هەتاو زۆر گرنگە مەلە زۆر گرنگە پاک و تەمیزی گرنگە تێکەڵەیەکی باشی بنێ سریلاکێکی باشی بنێ خواردنە تەواوکەرە باشەکانی بەرێ کە بۆ قۆناغی توولەکە باڵندەکە و زۆر بە شێوێکی تەندروست بەهێز لەو قۆناغا ئەچێتە دەرەوە و
ئەچێتە قۆناغی دوای ئەو کە قۆناغی پشووە هەج بە ڕێزێک هەچ پرسیاری ژێبێ هەوڵم ما زۆر بە کورتی باسی بکەم بۆی چکە کە بڵین بابەتەکان زۆر دوور درێژە بێ منی شتێکم تااقەتەوە نییە کە هەمووی گوێ لێ بگرن هەچ پرسیارێک هەچ ڕوونکردنەوەی بێ من لە خزمەتان چاوتان ماچەکەم خواتان لەگەڵ